الو حيواني مينة باشا كبيان كده
Mehmet Estırladı Mehmet. Sağ ol. Go!
زمان دكاقة ماشي والله هنا لا لا قلت لك قبل ألوان
Давай G, у тебя вооружение. Allah! Ciğer diğerini, ciğer. Sediliyor tasıyor naki. Eliyor naki. Hadi Abdullah.
دست خوش.
Den alta gri var.
السلامة مني بتعادي. همش صار دقيقة يكون كذا البداية. ليه كده بقى أنا الدنيا؟ درب زيارة. هم خدايا حسين يا. والله يا حسين خواه هرناقي خدايا كوا.
دقة ما إضافيش ما إضافي كده فيهم دقة لاعب التدريب سلسي دقيق ريكورد تمام خلينا ده كاتب نيدا زاد خلاص خلاص ترجمة خلاص
هذا قيزة والله اليوم قلت لك انا والله سەرتا بەنای خوای گەورە ئەو ڕۆگەمی مەلەگە هەولێر ینی لە سعی دەرێش خاڵک هەر باشترە لە هیچی بەڵام حەقی برنەوەن هەبوو سێ چار فرسەی
گۆڵمان هەبوو بەڵام ئیدی خوا مۆفەقی نەکردین و هەولێریش فەریقەکی خراپ نیە لەناو سەعای خۆی دەستی حەکەمیش خۆش بی هەم دەستی وانش خۆش بی یاریەشم هەم ناوەند بوو ینی نە ئەوان باش بوون نە ئێمەش باش بووین یانی یاریەکە لە چاو پێشبینیەکان دەبواە گۆڵی تێبکرێ بەڵام لە خوای بە زیاد بی خاڵێک لە دەرەوە هەر باشترە لە هیچ دەستی ئەوش خۆش بیت یاریمان کرد لە هەردوو جێم بەتایبەتی جەمی دۆمیانی دوو فرسەی زۆر ئاسانمانە دەست بەزیدی شانسی یاوەرمان نەبوو لەو یاریانی بە شێوەیەکی گشتی پێنج یاریە تیپەکەمان زۆر باشە هیچ دۆڕانمان نییە ینی وەزعمان لە لای ینی لە ڕزبەندی لە خوار خوارم ئێستا تۆزێک بەڵام مایە هێشتا مایە ئانی ئەرکمان قورسە بەڕاستی ئەو هەفتەی دادە ئێمە دادەنیشین یاریمان نییە ئەرکمان زۆر قورستر دەبی یاریەکانی داهاتوو بەڕاستی نای بۆ شێوەی خاڵ لە یاریگە خۆمان دەستدەین بەم شێوەک هەوڵ دەدەین ئەو ساڵ تیپەکە هەر چۆنێک بێ لە خولی نایە ببینێتەوە